بە سەرنجدان لە زۆرینەی دەسەڵاتەکانی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەوە تێبینی دەکرێت کە پاشایی دیکتاتۆری یاخود کۆماری کودەتاین کە سەرۆکۆمارەکانی ئەو حکوومەتانەش هەروەکو و سیستەمی پاشایەتی و زیاتریش لە دەسەڵاتدا ماونەتەوە. بۆ نمونە حوسنی مبارەکی میسر و قەزافی لیبیا و عەلی عەبدوڵڵا ساڵحی یەمەن و بنەماڵی ئەسەد لە سووریا و عومەر حەسەن بەشیری سوودان و بوتەفلیقەی جەزایر و هاوشێوەکانیان دەیان ساڵ لە دەسەڵاتدا مانەوە و تۆڕێکی گەندەڵی و سەرکوتکەر و وێرانکەری وڵاتەکانیان دروست کرد کە دوجار بەر شۆڕشی تووڕەیی جەماوەرکەوتن و لە دەسەڵات دوورخرانەوە. ئەوەی جێگەی سەرنجە سیستەمە بەناو کۆماریەکان کە لە دوای کودەتا بەسەر سیستەمە پاشایەتەکاندا دەسەڵاتیان گرتە دەست ئەوانیش کەوتنە ژێرنیری دیکتاتۆریەتە سەربازیەکان. بۆ نمونە سوودان لەوەتەی هەیە چەندین کودەتای بەخۆیەوە بینیوە لە کودەتای ژەنەراڵ عەبوودەوە تاوەکو ژەنەراڵ عومەر ئەلبەشیر کە دواهەمینیان بوو. ئەوانە کۆمەڵێک ژەنەراڵ بوون و وڵاتیان بە بەرگی مەدەنی و عەقڵێتی ئەمنی و سەربازیەوە بەڕێوە بردووە کە دەسەڵاتی سوپایان فراوان و بژێوی و ژیانی خەڵکیان کورت و پڕ لە نەهامەتی کردووە. میسری دراوسەی سوودان لەوەتەی بە کودەتای ئەفسەرانی ئازاد لە یۆلۆی 1952ەوە بەناوبووەتە ڕژێمێکی کۆماری دیکتاتۆریەتی سەربازی بەردەوامە و تەنیا 1 ساڵ لە دوای بەهاری عەرەبی بووە خاوەنی سەرۆکێکی مەدەنی هەڵبژێردراو. سوپا کودەتای بەسەردا کردەوە و هەموو دەستکەوتەکانی شۆڕشی لەناو بردەوە. ئەوە تا هەمان ڕژێمی سیسی دەیەوێت دەستکەوتی شۆڕشی 11 فێبرایاری لیبیاش بە هاوکاری دیکتاتۆرانی کەندا و خەڵتانی خوێن بکات و خەلیفە حەفتەری کۆنە ژەنەراڵی ترسنۆکی ڕژێمی پێشوو بکەنەوە بە حاکمی سەرگەردنی خەڵکی ئەو وڵاتە. ئێستا کە لە دوو وڵاتی وەکو سوودان و جەزایردا جوڵانەوەی شۆڕژگێڕانە و ئاشتی خوازانە نیوە سەرکەوتنێکیان بەدەستێناوە بە پیلانی بێگانە و خواستی هەمیشەیی ژەنەراڵەکان بۆ دەسەڵات و کۆنتڕۆڵکردنی دەسەڵات ململانەیەکی بەهێز لە نێوان جەماور و ژەنەراڵەکانی سوپای ئەو دوو وڵاتەدا بەرپا بووە کە ژەنەراڵەکان بە ناوی دەستور و پاراستنی ئاسایش و ترساندنی خەڵک لە تیرۆر و هەبوونی دەستی بێگانە دەیانەوێت لە ڕێگەی نۆکەرە مێژوویەکانیانەوە جارێکی تر و بە مۆدێلێکی تر کۆنتڕۆڵی دەسەڵات بکەنەوە. گەورەترین مەترسی لە سەربەهاری وڵاتانی ناوچەکە بوونی ئەو ژەنەراڵانەیە کە سوپا زەبەلاحەکانیان هەمیشە بۆ سەرکوتکردنی جەماوەر بووە نەک بۆ پاراستنی خاکی نیشتمان یا ڕزگارکردنی لە دەستی دوژمن. ئەوەی ڕژێمی نیرۆنی ئەسەد لە سووریا بە بەرمی لە باروتەکانی بەرامبەر بە خەڵکی سڤیلی وڵاتەکەی دەیکات لە هەموو تەمەنی ئەو سوپایەدا نەیتوانیوە بەرامبەر بە ئیسرائیل بیکات کە بەرزایەکانی جۆلانی داگیر کردووە و دوجار ترەمپ بە بڕیارێک بە خاکی قەواری ئیسرائیلی لە قەڵەمدا.